ئەو کەسانەی کە ئومێدیان وایە هەتا ئێستاش کە پەرلەمان و هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاریە بۆ هێنانە خوارەوەی پارتی وێچێتی خەونی حشتری نا خەونی گوێ درێژە بینن هەرچەند گوێ درێژ لەوانەیە بە خەوی جۆ بخەوێ نازان لەوانێ بە خەونیەوە بخێ بەڵام دڵنیابن لەوە کە ئەوە هیچ جۆرە خەونێک نایەتە دی و ئەو شتێکی زۆر ئەستەمە مەحاڵە کە ئەو شتە ڕوو بدە بۆیە زۆر زەروریە سەر لە نوێ ئیعادە نەزەر بکرێتەوە ئەوانەی ئیسلامی گۆڕان بە تایبەتی ئیسلامیەکان و گۆڕان بیر لەوە بکەنەوە کە نابێ وا بزانین هەڵبژاردن ئالیەتی گۆڕان و من پێشم وایە ئەگەر ئیسلامیەکان و گۆڕان چەکدار بوونایە ئەو هەموو زوڵمان لێ ناکرا چونکە چۆنەوان بە چەکداری و هەڵەکوتنە سەر سندوقەکان چەکداری گۆڕان و ئیسلامیەکانیشی لێبوونیان هێشت ئەوان جورەتیوان نابوو بێنە پێش بەڵام تۆ مۆزەفی محتەرەم هەمووی لەوێ دانیشتون و مؤدەب و ئافرەتێکی محەجەبە چیەکا لەوێ کەسمێڵ بابڕێک دێ بە لێشی داوە لە محەجەبەکە بەسەر عەرەبانەکە بینیمانەڵێ لێشی داوم سەرباریەوە ئەوانی تریش هەروەها کەوا بوو ئەمە باشە کە ئێستا هەندێک لە سیاست مەدارەکانی بەرهەڵسکارانی پارتی وێچێتی تاغوت و میلیشیا و مافیاکان گەیشتونەتە ئەو قەناعەتە کە ئەڵێن هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاری نییە لە کوردستان نە دیموکراسی نە مافی مرۆڤ هەڵبژاردن و ئەم جۆرە شتان ئەمانە هەمووی زۆڕناژەنین تلیاک فرۆشتنن نەک لە وڵاتی ئێمە بۆ لە عێراقی بینن خۆ باشە براوەکە چێ وعادل عەبدولمەهدی ئێستا کە بووە بە ڕەیسی حکوومەت لە مەجلس ئەعلایە دووری شکەوتەوە 2 ساڵە لەگەڵەوان نیش نییە تاکو تەنیا خۆیەتی بەرهەم ساڵحیش تاکو تەنیا خۆیەتی حەلبوسیش تاکو تەنیا خۆیەتی خەڵک بۆچی ئەمانەی بردوۆتە پێش هەڵبژێرا لەبەرەوەی ئیسلامیانی سیاسی لە بەغدا هەمووی فەشەلیانیان هەبوو بۆیە لافاوی مەحرومەکان لەگەڵ مقتدا سەدرایە و ئەو دەنگە گەورەی دروست کردو کەوابوو نابێ وا بزانین ئالیەتی گۆڕانکاریەکە ئەمێ